لە ڕێگەی 88 پرۆژەوە دەستەی وەبەرهێنان کار بۆەوە دەکات کەرتی کشتتوکاڵی ناوخۆی ببوژێنێتەوە و بەپێی بازار بەروبووم و بەرهەمەکان بچێنرێن. ئێستا دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستان لیستێکیان لە بەرهەمی بازار ئامادە کردووە بۆ ئەو بەرهەمانەی کە خواستی زۆری لەسرە. سەرۆکی دەستەی وەبەرهێنانی هەرێمی کوردستانی ژەڵێت 93 پرۆژە پێشکەش بە دەستەکەیان کراوە و تا ئێستا 88 پرۆژە ڕەزامەندی لەسەر دراوە و سەرۆکی حکوومەتی هەرێمیش ڕەزامەندی لەسەر چەند پرۆژەیەکی گرنگی پیشەسازی داوە بەم نزیکانە دەست بە جێبەجێکردنیان دەکرێت. توجه حکوومەتیش ئەوەیە کە ئێمە وەکو دەستەوە بەرهێنان و بەڕێنمای بەڕێز جەنابی سەرۆک وەزیران و ئەنجومەنی وەزیران کە زیاتر تەرکیز لەسەر کەرتی پیشەسازی و کەرتی کشتتوکاڵ بکرێ. ئێمە لە ئێستا لەو قۆناغەداین کە بەرەو وەبەرهێنانی ئاراستەکراو دەچین. جگە لەمەش ئەو ئیشانەی ئێمە کردیتمان لە جانی فەرعی ئێستا دروستمان کردووە مەجموعەی جانێکە سەردانی هەموو قایمەقامێت و ناحیەکان دەکا بۆ ئەی بتوانین بە شێوەیەکی ئاراستەکرا و بەرهێنان ببین بەرەو هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان کە ئەمە کارێکی نوێ لە ساڵی 2021 ئێمە دەستمان پێ کردووە. حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری داوە بەشی زۆر لەو پرۆژانەی ڕەزامەندی لەسەر دەدرێت لە سێکتەری پیشەسازی و کشتتوکاڵ بێت و پرۆژەکانیش هەمە چەشن بکرێن و تەنها پرۆژە لە ناو شارەکاندا نەبێت پێویستە پرۆژەکان بگوازرێتەوە بۆ ناوچە دوور دەستەکانیش. ئابووری ناسێکیش دەڵێت حکوومەتی هەرێمی کوردستان هەنگاوی گرنگی ناوە بۆ بنیاتنانی ژێرخانی وەبەرهێنانی گەورە لە هەرێمی کوردستان. بێگوانە پێویستی بە دراست جەدوە هەیە شەر نییە ئەوانەی نیمانە ئەگەر لە دەرەوە بینین قازانجی ئابووری تێیابی زۆر شت هەیە لە وڵاتانی جیهان ئێستا لە چین ڕابخۆن هاوردەیان دەکەن دەتانن دوشتی بکەن. کۆی گشتی ئەوەی دەکرێتن پێداچنەوەی چاکە بۆ بنیادنانی ژێرخانێکی ئابووری تەواو ژێرخانێکی پیشەسازی تەواو ژێرخانێکی ئاسایشی ئابووری تەواو. بەڵێ ئەوەی کرایە کە ئێستا بازە سەدەکرێت ئایا چمان پێدەکرێت تا هاوردەی نەکەین بێگومان مردوودەک و داهاتێک و دوا ڕۆژێکی گەش بۆ هەرێم دروست دەکە. بە پێی ئەو بە دوواداچوونەی دەستەی وەبەرهێنان بۆ بازاری کڕین و فرۆشتنی بەروبوومی کردووە 100 تا 150 بەرهەم دیاری کراون کە بەرهەمهێنانیان لە ناوخۆدا زۆر لاوازە و هاوردەکردنێکی زۆریان هەیە لە هەندێک بەرهەمی دیکەشدا. ئەو پرۆژانەی پەسەندکراون تا ئێستا بە سەرمایی 300 ملیۆن دۆلار جێبەجێ دەکرێن. 20 پرۆژە لە بواری بازرگانی بە سەرمایەی 236 ملیۆن و 156,531 دۆلار و 14 پرۆژەش لە بواری پیشەسازی بە سەرمایەی 271 ملیۆن و 846,467 دۆلار و 8 پرۆژەش لە بواری کشتتوکاڵی بە سەرمایەی 72 ملیۆن و 322,450 دۆلار پەسەند کراون. ڕێناس عەلی، کوردستان 24 هەولێر.